قسە و گفتوگۆ دەکەین لەگەڵ نوێنەری کۆمپانیاکان و هەروەها نوێنەرمان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بابزانین هۆکاری گرفتەکەیان بۆچی دەگەڕێتەوە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بەشێک لەم کۆمپانیایانە بۆ ماوەی 2 ڕۆژ لە هەندێک شوێن زیاتر لە 2 ڕۆژمانیان گرتبوو کە بە هەزاران کرێکاریان هەیە کە ئەگەر بێت و لە ماوەیەکی کەمدا لە شەو ڕۆژێکدا ئەم کرێکارانە ئەم ژینگە پارێزانەمان بگرن خۆڵ و خاشاک بە دڵنیاییەوە شەقام و کۆڵانەکان دەچەنێ بۆیە ئەمە گرفتێکی سەرەکیە کە دەبێت بە زووترین کات حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان لێی بپرسنەوە بە ئاگا بێنەوە بەدەم داواکاریەکانیانەوە بێن کامە یەکەم جاریان نییە ئەم کۆمپانیایانەمان دەگرن داوای ماف و داواکاری خۆیان لەلایەنی حکوومەت دەکەن و هەروەها ژینگە پارێزانیش مافێکیانەیە لای کۆمپانیەکان کە ئەویش دیارە موچەی ماگانەیانە کە دەبێت بۆیان دابین بکرێت لە سەرم بابەتە دیارە چەند میوانێکم هەیە کە لە چوار قوڕنەوە بەڕێز کاسترۆ معروف ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەروەها لێرە بەڕێز کاک ئەبوو بەکر خواکەرم بەرپرسی ناوەند لە کۆمپانیای شاکار بۆ پاکردنەوەی خۆڵ و خاشاک و هەروەها بەڕێز ئاری بەکر سەرپەرشتیاری گشتی کۆمپانیای خالد شینکی کە کەمێکی دیکە دێتە ناو بەرنامەکانمانەوە و هەروەها بەڕێز کاک ئاگرین محەممەد چالاکی بواری ژینگەی کاک بەکر بەخێر بێن بەخێر بێ کاک ئاگرین وەروەها سپاس بۆ میوانەکەشم کاک کاسترۆ کە لە چوار قوڕنەوە میوانم دەبێت زۆر سپاس دەکەم. کاک بەکر سەرەتا دێمە لای جەنابەت ئەگەر مایکەکە بگریتە بەدەستەوە من دەمەوێت بزانم ئێوە داواکاری سەرەکیتان چییە؟ ئێمە وەکو کۆمپانیای پاکارەوە ناو شاری سلێمانی داواکاری ئێمە وەکو بۆ خۆمان و بۆ کارگوزارەکانمان ئەوەیە تەنها ئەو شایستەدارانەی کە بۆمان دیاری کراوە لە کاتی خۆیان پارەکانمان بۆ سەر بکرێ بۆی کە بتوانین کارگوزارەکانمان ماهانە موچەکانی خۆیان وەربگرن لە کار و فەرمانەکانی خۆیانە بەرداوام بن بۆ پاک و خاوێنی شارەکەمان ئەگەر بێت و ئێمە بتوانین شایستەدارەکانیان خۆمان وەرگرین و ماهانە موچەکانیان پێ بدەین لە کاتی خۆیان هەرگیز کارەکانمان دوان ناکەوێ و پاک و خاوێنی شارەکە پارێزین و بۆ پەڕی فەقر و شانازیەوە کار و فەرمانی خۆمان جێبەجێکەین. بەڵام ئێمە ئیسا وەکو کۆمپانیای شکار کە بەرپرسایەتی ناوەندی شاری سلێمانیمان لەسەر ئەستۆیە تاوان زوونەکەمان زوونێکی قەرەباڵغا خەڵکێکی زۆر بە تایبەتی بڵێن ئەوانەی کە هێن لە دەروی شارە هێن بۆ ئێرە بۆ سیاحەت بۆ گەشتیاری دائیمان قەرەباڵغی زۆرمان لەسەرە ئەمەی ساحەلێن ئەوە شەوە ئەوە دەوری حدودی سەعات 9 شەو ئەبینن قەرەباڵغی زۆر لێرە لە دەوری مزگەوتی گەورە و جادەی بێکەس و شەقامی بێکەسە هەیە حتمما ئەمانە لە دوایی ئەمانە کە چۆڵە بێ پێویستی بە پاکردنەوەیەکی زۆر ڕێک و پێکەیە لەلایەن کارگوزارەکان و کۆمپانیای ئێمەوە ئەگەر هەڵنەسین بە کارەکانی خۆمان و زوو بۆ بەیانی شەقامەکان و کوچە کۆڵەکان پانەکەینەوە حتمما خۆڵ و خاشاکێکی زۆر کۆبێتەوە لەم شەقام و جادانیە و شێوازی کارەکانمان و هەم شارەکە و هەم شەقامەکانیش شتێکی شێوازێکی ناشرین دەرەچێ و ژینکەشمان عمایە ژینگەمان تێکدا لە جێدەکە ژینگە بپارێزینی ژینگەمان تێکدا جاگەر ئێمە بینە سەبەبی ژینگەی شارەکەی خۆمان تێک بدەین کەوانە ئێمە چی ئەەکەین کارەکانمان چییە ئەوەی کە ئێمە بەبەستی سەرەکیمانە لەم دانیشتەیە و لەم بێ چاپێکەوتەیە ئێمە وەکو کۆمپانیای شکار و کۆمپانەکانی کە شەرۆک و ئێمە مەعاناتی ئێمانەیە هەردوو کۆمپانیەکەیکە ئەمە کە تەندەرمان وەرگرتۆ تا ئیساەوە ماوەی 4 مانگە تا ئیستا هیچ شایستێکی داراییمان بۆ ناتۆتەوە وەرنەگیراوە ئەمە یەک دوای ئەوە لە شوێنێکە و کۆمپانیای شکار ئێمە زوونی چۆمچەماڵ دوکانمان هەیە 21 شارەوانیمان هەیە لەوێ شکاری تیاکەین وەکو کۆمپانیای شکار تا ئیسا 5 مانگە 1 دینار لە حکومەت ئێمە وەرمان نەگرتووە کرێکارەکانی چەمچەماڵتان ژینگە پارێزانی چەمچەماڵ 5 مانگە موچیان وەرنەگرتووە 5 مانگە وەرنەگیرەوە بەڵام 3 مانگی لەسەر گیرفانی کۆمپانیا لەسەر گیرفانی خۆی پارەی بۆ قەرز کردوون باش شێوەیە بێ موچە دراوە بۆی کارەکان دوان نەکەوێت ناو شاری سلێمانیش هەمان مەبەست طبعا ئەوە شتێکی معلوم و ئاشکرای لای هەمووان خاوەن کۆمپانیایەک مەهماکان خاوەنی پارێکی زۆر بێ 2 مانگ 3 مانگ توانای هەیە چونکو پارەکە بە مەلایین دینارە نەک ئەوە بڵێ وڵا شتێکی کەمەوە توانی دابینی کەی موچەی 1 2 کەس 3 کەسە ئێمە بەس لە کۆمپانیا شکارە نزیکەی 1000 کارمەندمان هەیە 1000 کارمەند بە زوونی چەمچەماڵ و سلێمانیەوە ئەمە موچەکانیان شتێکی کەم نییە دەفعێکین بۆ ئەمانە کرێکارێکی مانگانە ئەگەر بێت و موچەکەی نەدەیتێ کار ناکە کە کاری نەکرد ئیشەکە پەیچەکەوێ کە ئیشەکە پەیچی کەوت چێ زەرمەندە حتمما شارەکە حتمما خەڵکەکە 2 ڕۆژ کار نەکرا لە کۆلایەن کۆمپانیای هەرێم و کۆمپانیای شیشیەوە هەموو کوچە کۆڵەنەکانی سلێمانی پڕبوو لە خۆڵ و خاشاک و خەڵکات لەسەر خەت و ئەنواع و شکال مەزەرێکی ناشرین ئەگەر ئێمە ناوەندی شاری سلێمانی
تەنها یەک ڕۆژ بیوەسێنین یەک ڕۆژ بیوەسێنین معلومە بۆ هەموو دانیشتوانی شاری سلێمانی و هەموو کاربەتەسانی مەسئولینی سلێمانی ئەتوانم بڵێم خۆیان و بەسیارەکانەوە ڕێگا نابێ بە شەقامەکان نابڕۆن. ئەگەر ئێوە بایکۆتان کرد خراپە قۆڵێ لە سلێمانی. ئەگەر ئێمە بایکۆت بکەین حتمما ینی ئەڵێن کاریسە ڕووەدا کاریزەکان ینی شتێکە نازانم بڵێم چی ینی ژینگە شێوانیەکە لە حەد بەدەرە ئێمە ئەم شەقامی کە لەلێری دانیشوین بەیانی ئەگەر هەموو ڕۆژە نەیشۆین بە تەنکەر و ئاو نەیشۆرین بڕوات بێ بۆگەنی هەیە بۆگەن ئەوە ئیسا دنیا فێنکە جارێ با هاوین بێت بزانە چی ئەبێ ینی ئەم عەشاماتە خەڵکە ئەڕاتویەت ئەم پاشەڕوانە بۆ چۆ ئەچێ چێ فڕی ئەدا و چێ کۆی ئەکاتەوە حتمما هاوڵاتیان فڕی ئەدەن ئێمەش کۆیەکەینەوە ئەگەر حەقی خۆمانمان نەدەنێ ئەی چێ بیکا کارەکان ئەنی بەرپرسان لەم شارەیە بەرپرسانی شارەوانی پارێزگار مەسئولینی گەورەی ئێرە کاربەتەزان ینی ئەبێ بێنە سەر خەت بە زووترین کات ئێمە نەمان وەسانەوە 4-5 ڕۆژە لە پێناوی ئەوەیە کە تەکلیفمان لێکراوە لەلایەن بەڕێز پارێزگارەوە لەلایەن جیاتی حیزبیەوە لەلایەن سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە لەلایەن هاوڵاتیانی بەڕێزەوە کارەکانمان نەوەسانەوە بەڵام ئەگەر وا بێت ئەوە ئیسا بەیانی سیانسەی مانگۆی من موچەمان وەرنەگرتەوە موچەمان نەداوە بە کارمەندەکانمان ئەی ئەم کارمەندە تا کەی بەردەوام بێ لە کارەکەیە حتمما بەیانیەکەینە سەر کارەکە تەمەشاکەین کارمەندەکانی چی نهاتون کارمەندەکان ئێمە تەمان لە وەردگاکەی عەربەتەوە یەن کە نەهات من بەچی کار بکەین بەچی ئەم شارە پاکەینەوە حتمما زۆر خاشاکەکە کۆبێت لەسەر شارێکەکە و شێوێژێکی ناشرین و شتێکی جوان ناجوانە بۆ شارەکەمان ئێمەش حەزەکەین هەستین بۆ پەڕی فەقرەوە شارازێکەین داوا لە بەرپرسانەکەین هەستن حەدەکە دێبا بۆ لە هەولێروانیە ئەوە پرسیارێکە کە دواهی لێتەکەم بۆچی تەنها سلێمانی گرتووەتەوە بەتەکیت کاگاگرین دێمە لای جەنابەت زۆر سپاس کاک بکرد کاگاگرین ئەمەی کێسە لە پشتەوە هەیە باشە ڕۆژێک کۆ نەکرێتەوە زیانی هەیە بۆمان لەوەی کە هێندێکم تەرخەمین لەوەی کە گوێ بە ژینگە پارێزان نادەین لەوەی کە مافەکانیان بۆ سەرف ناکەین بۆی کە ئەوانیش لە ئێمە دەپرسنەوە ئەرکێکیان لەسەر شانە پاکوخاوێن ڕاگررتنی شارە جوانی شار بە پاکوخاوێنیەوەیە سڵاوتان لێ بەسەڵات لە بینەرانی پەیامی عزیز لە ڕاستی ئێستا وایە ئەمە دانیشتنەمان بۆ وایە بۆ زیادکردنی موچەی کارمەندی پاکەرەوە وای نەک بۆ ئێمە دانیشتینە 5 مانگ بێ کارمەندی پاکەرەوە پارەی وە نەگرتوێ یا چەندی ساڵ ئەمە گرفتە هەیە یاری ئەم ساڵ نییە تەبعاً باوزانی ئێمە ئەگەر سێری ساڵانی پێشووترمان بکەین 2020 و 2019 هەتا کار گەیشتە سەر ئەوەی کە مانیان گرتووە لە ئەوەی کە کارکەن ئەگەر ئێمە هەرێک لە لای خۆمانەوانی ئەو هێلەکەی یا گسکێکە کارمەندی شارەوانی یا کارمەندی پاکەرەوە بەدەستێەوە گرێ لە جیاتی ئەوانە شقامەکان ڕابین تێگەین لە مەعاناتیوان بەبڕێ پارەی کەمیش ئەسڵ نییە هەتا من ئەمڕۆ لە پۆستی هیچما ئاماژەم بەوە کرد بۆیە بەڕاستی دەهاتی ئەم شارە ئەسڵ عیبەیەکە عنی باس لەسەر و باشە بۆ موچەی کارمەندی ژینکە پارێزەکان نەدراوە ئەمەش عنی باز نییە لە چاو ئەو داهاتە بەرزەیە کارمەندی ژینکە پارێزیش بۆ جۆرە داوای داهاتی داوای پارەی خۆی بکە کە بڕە پارەی کەمە ئێستا وەکو پێم وتن ئەوە ئێستامە دانیشتنمان کردا بۆ زیادکردنی موچەی کارمەندی ژینگە پارێز نەک دانیشتینە باشە بۆ حکومەتی هەرێم بۆ لانی پەیوەندیدار موچەکانیان نادەنێ بەڕاستی ژینگە پارێز لە مەعاناتێکی زۆر سەختاژی هەر کار عنی ژینگە پارێز هەر کێشەی گرفتی موچەی نییە کێشەی نییە هۆشیاری ژینگەی هەیە لە هەمووی گرنگترە ئێمە نییە کوردەواری قسێکی زۆر جوانی ئەڵە کرێکاری شەیتان یعنی ژینگە پارێز زۆر شتێکی مەزنەکە زۆر گەورەیە لە لای من وەکو خۆم باسەکەم باشە یعنی بووە بێ ئێمە ژینگە پارێزکەوە ئەرکەی خۆی هەیە خۆی نییە بۆ نمونە بەیانان هەڵەسێت ئێرە پاکاتە شوێ بۆی پیسەکرێتەوە بەیانی پاکێکاتە شوێ بۆی پیسەکرێتەوە کامایەتە پێوتێ ئەمە کرێکاری شەیتان ئەکرا بەڕاستی بۆ جۆرە نەبووە یعنی ئێمە خەمێکمان هەڵگرتووە ئەبوایە ڕاستی لانی پەیوەندیدار لە پارێزگای سلێمانی بەڕاست پارێزگای سلێمانی یان حکومەتی ئێرە یان ئەندام پەرلەمانەکان یعنی گلەی بێ لیان بەڕاستی لە دانیشتەکان یعنی بەڕاستی نابینین بە جدی هەوڵێک بێنە سەرخەت باشە بۆ ژینگە پارێز لەو مەعاناتەیە بژی ئەمە پرسیارەکەی یعنی پێویستی بەچیە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی
هەموو ژینگە پارێزەوە هەموو ژینگە دۆگرین ئەکرێ لەبەرەوەی کە ڕەنگە بەشێکی ئەم خلافە دوایی لەگەڵ میوانەکەم ئەندامی ئەنجومەنەمە یەک لایەکەمەوە مۆزوعی دوو ئیدارەیی بێ لە سلێمانی ئەکرێ ژینگە پارێزێکی داما و 250,000 350,000 مانگانەکەیەتی و ئەوەندە قازانجی هەیە بۆ پاکخواوی ڕاگررتنی شار سزا بدرێ والله قوربانجان مۆزوعی دووی داری ئەو بابەتە من ناتوانم قسەی لەسەر بکەمەوە بابەتێکی ترە بەڵام من بیرم بێ چووکە خۆم کارمەندێکی حکومەتم باشە ئەبووایە ئەو کاتێک کە گۆڕانکاری سیستمی موچە هاتە ئاراوانێ بیرێکیان لە ژینکە پارێز کرداتەوانێ باشە من بەردەوام گلەی لەسەر ئەواکە بۆ ژینگە پارێزێک موچێکی کەمی هەبێ بە موچێکی کەم شەقامێک بماڵە بۆچی ئەبێ ئەرکێکەکەی خۆی نەبێ پێویست پێرێ یعنی من تێناگەم بەڕاستی ئەم پاشە ڕۆی کە هەیە ئیشی ژینگە پارێزە یعنی ئەمە هەر کەسێک کە لە جیاتی ژینگە پارێز وایە بەڕاستی ینی بۆ جۆرە ژیانی ناگە بردەسەر بە بڕێ پارەی کەم وانە دانیشە شەقامێک لەم سەرتاوەسەر بماڵێت و بانی وی پیسکرێتەوەێ بە زۆر و بەیجباری ژەبی شەکە بکات و یعنی 5 مانگیش لەو لاوە کە کاکا فەرمێ نیە موچەیان نەیرێت ئەوە بەردامە لەیش بەڕاستی ئەوە ئاسەمە دانیشتینە لەسەرەوەی کە ژینگە پارێز بۆچی موچەکەی زیان ناکرێت زۆر باشە کاگاگرین من دەچمە لای میوانەکەم کاک بکر لەسەری زنجان لە چوارخوڕنەوە بەڕێز کاسترۆ معروف ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کاکەسرۆ زۆر سپاس بەوە دەرفەتە من دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەمەی کە بەسەر سلێمانیە تەنها دێت لە هەولێر و دوهۆ کۆمپانیەکان هیچ کێشەیەکیان نییە ئەمە گرفتەکە دوو ئیدارەیە سزای ئابووری سلێمانیە دەدرێ هۆکار چیە بە سلێمانی وەرگ ئەم سزای حکوومەت هێرێمی کوردستان کەوتووە و ئەم مافەی کە کۆمپانیەکانی هەیەی لای حکوومەت هێرێم جێبەجێ ناکرێت کاک کاسترۆ ببوورە من دەمەوێت بزانم ئایا ئەمەی کە ئێستا لە سلێمانی دەگوزارێت ئەم هەموو جیاوازیە لە نێوان کۆمپانیەکانی سلێمانی و هەولێر و دهۆک دەکرێت تەنها بۆچی ئەم سزا ئابووریە بەسەر سلێمانی یادراوە بۆچی کۆمپانیەکانی سلێمانی تەنها شایستەدارایەکانیان بۆ سەرف ناکرێت پارێزگاری سلێمانی و ئیدارەکانی گەدمیان و ڕاپەڕین و ئەنجومەنی پارێزگای سلێمانی و پەرلەمانتارە ئەزیزەکان و تەواوی چین و توێژەکانی کۆمەلگا بتوانن لەم بابەتە قسەیەکی تایبەتیان هەبێ. زۆر باشە کەواتە ئەمەی کە ئایا بۆچی وەزارەتەکان دەسەڵاتیان نییە بۆ نمونەمە پێوەستە بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە پێوەستە بە وەزارەتی دارایی و پێوەستە بە وەزارەتی شارەوانیە لە کاتێکا دەزانین وەزیری کاروباری کۆمەڵایەتی وەزیری داراییە توانن بڵێ مەمانە هیچ نەبێ خۆ لە دانیشتوی سلێمانین یا سەر بە سلێمانین بۆچی ناتوانن ئەم گرفتە چارەسەر بکەن ئەوەی کە لەسەر ئێمە من وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەکو خۆم قسە دەکەم لەسەر ئەو بابەتە کە ئەوەیە من داوام لە ئەمڕۆ لە کۆبوونەوەی ژمارە ئەفتای ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ڕێگای سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە نووسراوم ئاراستەی بەڕێزان لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و وەزارەتی شارەوانی کردووە کە تیمێک بەڕاستی لیژنەیەکی لێکۆڵینەوە لەسەر پێنەدانی موچەی کرێکاران پێک بێنن بۆی بەدواداچوون بکەن لەوەی کە ئەوانە گرێبەستیان هەیە لەگەڵ کۆمپانیەکانی پاکەرەوەدا کە دەبینی بە بەرچاوی هەمومانەوە 3 مانگە و بەشێکیشیان 2 مانگ زیاترە موچەکانیان پێنادرێ و ئەمە لە سنووری داری ڕاپەڕین و گەرمیان و سلێمانیشی گرتوتەوە بەڵام بەداخەوە تاوکەوە دەقەیە هیچ کەسێک خۆی بەخاوەنی ئەم ئازیزانە نازانێت کە ئەمانە ڕۆڵیان زیاترە لە وەزارەتی تەندروستی دەتوانم بڵێم بەقەدەر وەزارەتی تەندروستی یعنی بەڕاستی ڕۆڵیان زیاترە لە پاراستنی ژیانی هەریەکەمان بۆیە ئەرکی سەرشانی هەموو لایەکە و ئەرکی سەرشانی پەرلەمانی کوردستانە و حکوومەتی هەرێمی کوردستانە ناکرێ ئەم شارانە بە
بە بن خۆڵ و خاشا کەوتون وەرە دەڤەری ڕاپەڕین وەرە شەقامەکانی وەرە تەچیە وەرە چەمچەماڵ وەرە لە تەواوی شوێنەکاندا ئەوەی کە ئەو چینەی کە بەرگری لێ ناکرێت دیفاعی لێ ناکرێت کرێکارەکانی ئێمەن یعنی من خەریکە شۆک دەبم بە بەرچاوی هەمومانەوە دەبینین کارمەندان و فەرمانبەران و تەواوی وانە مانگانە موچەکانیان وەردەگرن یعنی چ منتیقێکی تێدا هاوڵاتیانی ئێمە یعنی بەرپرسانی ئێمە لەسەر ئەم چینە مافراوە یعنی نانەدەن ناکرێت کرێکارێک 285,000 دیناری پێبەڕەوە نەبینی لەگەڵ ئەوەدا کە جگەلەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان مافەکانیان نادا لەگەڵ ئەوەدا کۆمپانیەکانیش بەقەدەر ئەمان غەدر لە کرێکاران دەکەن بە نمونەی ئەوەی کە یەک خاڵی لە گرێبەستە ئەو گرێبەستی کە لە نێوان کۆمپانیا و کرێکارەکان داکراوە بە هیچ شێوازێک لە بەرژەوەندی کرێکارەکاندا نییە بە بەرچاوی هەمومانەوە دەبینین کرێکار لە پشتی سارەکان بار دەکرێت بە شێوازێکی زۆر ناشارستانی ئەوەی کە لە هەمووی خەتەرترە ئەوەیە کە کۆمەلگای ئێمە پڕە لە ڕێکخرا و چالاکوانی مەدەنی و ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر و هێزی سیاسی و هەرچی بگری ناوێکی لە خۆناوە کوا سندیکای کرێکاران کوا ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کوا دادگای کار کوا داواکاری گشتی لەم وڵاتە یعنی ئەمە بەڕاستی سەیرە من شۆک بوومە یعنی هەشت ڕۆژەم کرێکارانە لە شەقا من داوای هیچ ناکەن داوای ئەوە دەکەن کە کارێکیان کردووە پارەکانیان پێ بدرێ ئەوانە داوای زەکات و سەرفترە ناکەن یعنی لە بەشێک لە ڕاگەیاندەکاندا هەمبینی کرێکاری هەژاری وای تێدا ناچارە 250 دەربێنێ بپارێتەوە بڵێ پارەم پێ نییە یعنی ئەمە بەڕاستی ئەوەی کە بەرپرسارەتێکی لە ئەستۆدا بێت لەم وڵاتە ئەمانە ئەگەر هەر چین و توێژێکی تر بێ دەکرێت ئەوان خۆیان بەرگری لە خۆیان بکەن بەڵام ئەرچی ئێمەیە پشتیوانی لە کرێکارەکان بکەین ئەرکی هەر هەمووانە ئەوە چەند ڕۆژێکە ئەم بازاڕە و کۆڵانەکانمان خاوێن ناکرێتەوە هەموو خەڵک یعنی دەڵێ شار نەماوە یعنی هیچ جوانێکی تیان نەماوە ئەمە دەکرێت ئەوە گەورەیەکی زۆرە بۆ هەر هەمومان بۆ تەواوی هێز و لادە سیاسەکان دوور لە موزایدات دوور لە کۆمەڵک شت کە کرێکارەکان بۆ کۆمەڵک شتر بەکاربهێنرێن کرێکارەکان دەبێت ڕێزیان لێبگیرێ ئەمانە ژینگە پارێزن لە هەموو دنیا موچەی کرێکاری ژینگە پارێز زیاترە لە هەموو موچەکانی تر بەڵام لە کوردستانەکەی من کرێکارەکە چەند ڕۆژە بە شێوازێکی مەدەنیانە لە شەقامە داوای مافێکی سەرەتایی خۆی دەکا یعنی مافەکەی پێبەڕەوە نابینن جلوبەرگێکی پێبەڕەوە نابینن کاتی زیاتر کاری پێ دەکەن هەڕەشەی لێ دەکەن یعنی لە هەموو شێوازەکان ئەم کرێکارە چەوسێنراوەتەوە یعنی وای لێ هاتووە باش ئەگە کاتژمێرێک نەچێتە سەر کارەکەی چەند موچەی لێ دەجێڕنەوە یعنی چۆن ئیجراعاتی بە هەموو شێوازەکان ئیجراعات لەگەڵ کرێکار کراوە یعنی ئەوەی کە لەو وڵاتە عیساوی بۆ نەکرێ هێزی کارە کە ئەوانەی کە بەڕاستی یعنی ئەمە کە ئەمڕۆ بۆ من وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە بە ئەرکی سەرشاری خۆم بزانیوە بە جلێکی ئەنجومەنی با جلێکی کرێکاریەوە کە ئەمە جلێکە کە ئەسڵی بەرپرسیارەتی ئەوەیە کە هەمومان ئەم جلە لەبەرکەین کە جلی خزمەتکارە یعنی جلێکە هەمومان دەبێ شانازی پێوە بکەین یعنی هەز دەکەم لە کۆمەڵێک شوێن بە شێوازی تر یعنی ئەم بابەتانە لێک دەدرێتەوە بۆیە جوانترین هەڵوێست جوانترین وەفا ئەگە بۆ هەموو چوونی توێشەکان بۆ مامۆسایانی ئاینی بەڕێز بۆ تەواوی هێز و لایەنە سیاسیەکان بۆ زانکۆکانمان بۆ ڕۆشنبیرەکانمان بۆ تەواوی چین و توێژەکان بەڕاستی دۆخی کرێکارانمان لە دۆخێکی خراپدان زەلورە هەڵوێستێکی مەیدانی مەدەنیانان هەبێت لەسەر ئەم بەڕێزانە بەڕاستی ناکرێت ناوشاری ڕانیە چەمچەماڵ تەکیە قەڵاتزێ ڕاپەڕین بەگشتی ئەگەر وابێ دەبێت چاوەڕێ ئەو بکەین کە هەر موچەکانیان پێ نەدرێ بەڕاستی دەبێت دوکاندارەکان بۆ وەکو ڕێزێک من پێشنیار دەکەم ئەگە بۆ کاتژمێریشی بێ دوکانەکانیان داخن بۆی بتوانین ئێمە پشتیوانیان بین یعنی بەڕاستی زۆر باشە کاکاسترۆ ئەمریکا دەکرێت کاکاسترۆ ئەمەی کە دەکرێت سزای کرێکارە یاخۆت سزای سلێمانیە دەدرێت یاخود سزای ئەوەی کە لە سلێمانیە سزای سلێمانیە سزای کۆمپانیە سزای کرێکارە ئەو بابەتە کە دەکرێت ئەو لایەنانی کە پێکەنێری حکوومەتی هەرێمی کوردستانن بە تایبەتی ئەو بەڕێزانی کە لایەنی جێبەجێکارن ئێمە کاری من وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی چاودێریکردن و بە دوواداچوونە ئەوەی کە لەسەر بنە وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەم بابەتەم گەیاندووە دەکرێت هەچ کەسێک خۆی بە خاوەنی ئەم زۆنە دەزانێت و حکوومەتی هەرێمی کوردستان کە کوردستان بە ئیخۆی دەزانێت ناکرێت هیچ جیاوازێک بکرێت لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر و پێویستە لاانە پەیوەندیدارەکانی
سنووری پارێزگای سلێمانی هەر لە بەڕێز پارێزگاری سلێمانی و لە پسراوی ئیداری ڕاپەڕین و ئیداری گەرمیان بەڕاستی بە جدی وەسەر ئەم بابەتە بێنەخەت بۆ ئەندام پەرلەمانەکانی سنووری پارێزگای سلێمانی دەبێ ڕۆڵی باشتریان هەبێ و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی تەواو چین و توێژەکان بەڕاستی لەسەر ئەم بابەتە نابێ بێدەنگی هەڵبژێر. زۆر باشە کاکاسترۆ باس لەوە دەکرێت پاساوی ئەمە ئەوەیە کە دەبێت 153 داهاتی ئەو ناوچەیە بۆ بابەتە خەدەمیەکان سەرف بکرێت 147 بۆ نمونە پارێزگاکان داهاتیان بگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی. ئایا ئەمە تا چەندە پاساوە لەوەی کە دەوترێت لەبەرەوەی کە سلێمانی داهاتی ناگەڕێنێتەوە حکوومەت ناگەڕێنێتەوە خەزیانەی گشتی لەبەرەمەیەکە ئێستا ئەم مافەی شایستە دارایی کۆمپانیا خەدەمیەکان حکوومەت هێرێم سەرفی ناکات. ئەوە قسەی هەموو لایەکە بەداخەوە بەڵام ئەوەی کە من دێڵێم نابێ بابەتی کرێکاران تێکەڵاوی بە هیچ بابەتێکی ململانی سیاسی بکرێت لەبەرەوەی موچەی کرێکاران ئەوەندە زۆر نییە موچەی ئەندامێکی پەرلەمان و ئەندامێکی ئەنجومەن و وەزیرێک و سەرۆکاتەکان نییە کە موچەیەکی ئەوەندە زۆر بێ موچەیەکی کەمە نابێ بە هیچ شێوازێک تێکەڵاوی هیچ ململانەیەکی سیاسی بکرێت لە کوردستاندا و دەکرێت هەچ کۆمپانیا کە لە من بپرسی من بە هیچ شێوازێک لەگەڵ ئەوەدا نەبووم کە لەگەڵ ئەوە دانیم کە کرێکارانی ئێمە بدرێنە دەستکەرتی تایبەت بەڵام لە کاتێکدا کە کرێکارانی ئێمە دەدرێنە دەستکەرتی تایبەت و کاریان پێ دەکرێت ئەو کۆمپانیایی کە کرێکارەکان کاری بۆ دەکەن دەبێت پارەی هەبێ کە ماگانە بیدات بە ئەم کرێکارە ئازیزانە بۆ خۆی بە شێوازەکانی تر چۆن لە حکوومەتی هەرێمی کوردستانی وەردەگرێت ئەوە پەیوەندی بە خۆیەتی لەبەر ئەوە دەبێت موچەی کرێکار بەڕوونی لە گرێبەسەکاندا ئاماژەی پێ بکرێ و بابەتێکی تر کە زۆر گرینگە کە هەموو مانگی کرێکاری ئێمە 50,000 دیناری لێ دەجێڕدرێتەوە کە بە ناوی زەمان بەڵام کرێکارانی ئێمە تاوەکو ئێستا دڵنیانین لەوەی کە زەمان کراون یاخو زەمان نەکراون و بەشێکیشیان بە دڵنیاییەوە دەڵێن زەمان نەکراون و تەنها پارەکانیان لێ دەجێڕدرێتەوە و تاوەکو ئێستا بە هیچ شێوازە کرێکاری ئێمە ئاگادار نیە چونکە نووسەیەک لە گرێبەسەکەی لەبەردەستی دانیە تاکو بزانێ ئەرکوما دەزانێ زۆرترین ئەرکی لەسەر جێبەجێکراوە بەڵام نازانێ ئەو مافانەی چینکە لە گرێبەسەکەدا ئاماژەی پێکراوە بابەتێکی تر کە ئەوەیە یعنی کرێکاران جیاوازیان پێ دەکرێت ناکرێت ئەمە لە سنووری پارێزگای سلێمانی لە نێوان پارێزگای سلێمانی ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین بە سێ شێواز موچەی کرێکار بدرێت لەلایەک موچەیەک بێ 450,000 بێ لەلایەکی 305,000 بێ لەلایەکی ترەوە 285,000 بێ لەلایەکی ترەوە خۆراک بە کرێکار دەدرێت لەلایەک خۆراکی پێ نادرێت لەلایەک دەیبینی کرێکارەکان بە سارێکی شایستە لە ژێر فشار و بێنەوە بەرە دەگوازرێنەوە بەڵام بە شێوازێکی تر کۆمپانیاکان دەبینی ئەم بابەتە لە پشتی سارەکان کرێکارەکان بار دەکەن بۆ ڕێگا دوورانە داهەنگوازنەوە بە سەرما و گەرمە بۆیە ئەم بابەتە ئەم گرێبەسانە پێویستە ڕوون بن و بۆ خەڵک و بۆ دام و دەستگاکان و بۆ کرێکاران ڕوون بن ئەم گرێبەستە هەموو ناڕوونێشی تێدا کراوە لە پێناو ئەوەی کە هیچ مافێک بە کرێکار نەدرێ و خەڵکێکی زۆر سوودمەند بۆ لەسەر باخەڵی کرێکارەکان کە هاوکاری دەکرێت و بنزینی سارەکانیان بۆ تێدەکرێت و ساران پێ دەدرێت زۆر باشە کاکاسترۆ من دەمەوێت ئێمە داوای دیشتنی لە کۆڵینەوەمان لەو بابەتە کردووە دەمەوێت دوایین پرسیار بکەم ئایا حەزبی دەسەڵات توانای چارەسەرکردنی ئەمەی هەیە بۆ نمونونەکە ئەمڕۆ بەڕێز پاڤڵ تاڵەبانی لەگەڵ کۆمپانیەکانە کۆ بووەوە بۆی کەم گرفتیان بۆ چارەسەر بکات بەڵام پێی زانیاریەکان تا ئێستا چارەسەر نەکراوە توانای هەیە ئەمە چارەسەر بکات؟ ئەوەی من دێ هەچ کەسێک کە بتوانێت ئەم کارە چارەسەر بکە بەڵام چارەسەرکردنێکی ڕیشەیی بێت تەنها بوو ئەم مانگە نەبێت چونکە ئەمە کرێکاران 3 مانگە موچیان پێ نەدراوە هەچ کەسێک ئەم کارە بکە ئێمە دەستخۆشی لێ دەکەین و پێشمان باشە بابەتی کرێکاران لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتە بە یاسا ڕێک بخرێ و هەموو دام و دەستگاکان بۆی کرێکارێک بزانێت کە سەر بە بەڕێوەبەراتی شارەوانەکانە سەر بە شارەوانەکەی خۆیەتی سەر بە دەڤەرەکەی خۆیەتی ئەم بابەتە شێواسێکی موئەسەساتی وەرگێ پێم وایە کاریگەریکی زیاتری دەبێ و دووبارەشی دەکەمەوە هەچ کەسێک کە ئەو بەڕێزەی کە بافێڵشکە ناوت هێناوە بتوانێت ئیشی کرێکاران بە ڕیشەیی چارەسەر بکە تەنها بۆ ئەو مانگە نەبێ من وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەستخۆشی لێ دەکەم ومێد دەکەم بە ڕێزی شیان لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک بێنن بۆی بتوانن مافەکانی کرێکاران بە تەواوەتی بژێڕنەوە بۆی ئەو کرێکارانەی ئێمە دووبارە و سێوارەی دەکەمەوە کە هاتوونە شەشقام دەڵێن ئێمە کارمان کردووە و داوای مافەکانی خۆمان دەکەین داوای هیچ شتێک ناکەین کە خەڵک زگی بە ئێمە بسووتێ چونکە ئێمە وا فێرکراوین کە منداڵەکانمان بارەکەی نەچوانی خۆمان بژێنین تا داوا دەکەین بەرهەمی هێز و بازوی خۆمان دەستکەوێتەوە. زۆر باش. زۆر باشە کاکە ئەسترۆ زۆر سپاس دەکەم سپاس لەوەی کاتی خۆت بێمە بەخشی لە چوارقوڕنەوە لەگەڵماناوی زۆر سپاس.
کاک بەکردێمەوە لای جەنابەت بابزانم مافی ئەم کرێکارانە تا چەندە لای ئێوە پارێزراوە مافیان لای ئێمە بەڕێز بەرزەت مافەکانی کرێکارانی ئێمەوە ژینکە پارێزان تەمان بە تایبەتی وڵابەتەن لەگەڵێکە شۆفێرەکانی شەر جوزێکە لە ژینکە پارێزەکان مافەکانە لای ئێمە پارێزراون وەکو زمانی اجتماعیان احتیاجی بۆ دەین زمانی خۆیان نێمانانە هەموو شێشیان هەیە کاتی نان خواردیان هەیە کەم مەمان هەیە شوێنی حیوانەوەی و کرێکارانەی کە لە شوێنە شارە دوورەکانەوە هاتون بۆ لامان بە تایبەتی لە مووسڵەوە کرێکارەکەمان لەزار کرێکاری مووسڵن ئەوانە لە ناو کەمپی سەرێکی خۆمان شوێنی حیوانەوەیان هەوێ و خواردیان هەیە ژەما خواردیان هەیە هەموو مافەکان پارێزراوە باسەوە دەکرێت جیاوازی لە نێوان کرێکارە ئاکرێت جیاوازی لەگەڵ کرێکارە من بە حکمەوەی کەوا خۆم سەرپەرشتیاری گشتی ناوەندی شارم فەرق لە کرێکار ناکرێت بینی لە ناوچەیەکە بۆ ناوچەیەکی تریش ناکرێت لە ناوچەیە بە ناوچەی کە بەپی کارەکان بەڵام بەپێ موچەکان عینەن موچەیە هیچ فەرقێک نییە بەڵام کارەکان فەرقەکە جا لە ناوەندی بازارە ئەرکەکان قورسترە وەکو کاکەی بەڕێزە میوانە بەڕێزە فەرمووی لە دەرەوەی شار حتا لە ناو شاری سلێمانی شەبا بڵێن لە دوو کوپانەکەی کەە پاکردنەوەی کوچۆ کۆڵانەکانە تەنە بەیانی سیارەکە چێت خۆڵوخەژاکی ماڵی جەنابە هەڵەگرێت و تا سوێنێ بەیانی نەیەتەوە بەڵام ئێمە وەکو ناوەندی بازار هەموو دەقەیە ئەو کاربەندە دەستی لەم جادەیە بەدەست بە گسێک بە خاتەناس هەر هەڵێگرێتەوە و خەڵک فرێدا دەگەر ڕێزماتە ئاسی ڕۆشنگیری خەڵکەکەش ئەو نە جوان و پاک نییە بۆ نمونە چایەکە خواتەوە چایەکی سەفەری ئیسا باوە لە ترسی نەخۆشی کرۆناکرێت خەڵکەکە چای سەفەریە خوا سەفەرەکە نایە لای چاخانەکە کاوەتێ چاکەی خوا پەرداخەکە بەدەستەوە بێت بەجادەکەی ئەڕا بە پیاسە بە پێکەنین لەشوێت تەواو بوو پەرداخەکەی فرێدا و ئەڕا جاری وایە قەناعەتان بێ پەرداخەکە بەس ژیانی کارمەندەکەشمانەکەوێت جاری وایە من بەرخۆم کەوتۆ مەسەلا من خۆم لێم پرسیوە کاکە بۆ ئاکەی ئەڵێ دای ئەوە ئیشتان چییە یعنی ئەمنە کارمەندی ئێمە حەقخوراوە لەلایەن هاوڵاتیانەوە بە تایبەتی دوکاندارە بەڕێزەکان ئەتوانم بڵێم سەی 75 بە هیچ شێوەیەک هاوکاری کارمەندەکانی ئێمە کومپانیای پاکەرەوەکان ناکەن ئەمە وەکو خەڵک مافیا ناخوا بەڵام ئێمە کۆمپانیا مافیا ناخۆین بەڵام کەم و چەشنە لێ و شایسێ دارەکان لێ بە کۆمپانیا شت دەسەڵاتیشی زۆر باشە کاگاگرین دەکرێت شەو تا بەیانی یا بەیانی تا ئێوارە کەسێک کە دێمەوە لات بەسەر چاوکار وەکریجان بۆ نمونە لەنا ئەم حاویانەیە خەریکی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی شارەکانن کۆڵانەکاننەوەی کە ئێمە فڕێە دەنیتر لە پاشماوەی مرۆڤە باشە دەکرێت بە 350,000 و 270,000 و لەم قەیران و لەم سەختی ژیانەدا مرۆڤێک خۆی و ژن و مناڵی پێ بەڕێوە ببا بەڵام لە هەمان کاتا 4 مانگە موچەی تۆ نەدەیتێ دەدڵنایەوە وەکو پێم دن کاک جەراجان یعنی ژینگە پارێز لە دوو چینەوانێ یعنی ئەگە حسابی فەرمانبەری بۆکەینەوە وەکو فەرمانبەر کاتێک کەستەمان بەرامبەرەکرێت بەس تەنە موچەمان نەخورێ بەڵام کارمەندی ژینگە پارێز وان نییە لە دوو لاوە زوڵمی لێگرێت یەکێکیان لانی مادیەکێتی کە حکومەت نایە یان لانی پەیوەندیدار یا بەڕێزان پارێزگار سلێمانی یا کەسێکی تر شایستەدارەکانی بۆ خەرجاکات لایەنێکی تریش نییە خەڵکە ڕۆشنبیری خەڵکە و هۆشیاری خەڵکە بۆ نمونە دوکاندارێکی بەڕێز یا هەچ کەسێکی ترە یعنی هەست ناکە بۆ نمونە ئەم ژینگەیە کەسێکی بەڕێز هەڵاستێ پاچێکاتەوە بۆکو بینەوە تا خاشەکە بەکە بەردەم دوکارگەی گرتووە ئەو باشی بۆەوە نییە بۆ نمونە یاساک نییە من داوا لا جیبوونی پارێزگای سلێمانیەکەم یعنی بەڕاستی لەسەر هیچ شتێ بەدەنگێن پێویستەکە لەسەر بابەتە بەدەنگێن یعنی بۆ بێ دوکاندارێکی بەڕێز یان خاوەن فرۆشیارێکی بەڕێز لە دوای ئیشەکەی شتەکە فڕاتە سەرجادەکە باشە بۆ هەڵ نەسێ شتێک بۆ خۆی دابنێت و ئەم بابەتی پاشماوەی ژینگەیە بخەتە علاگەکە وانە دوای لەگەڵ سیافرەی باشە بووە یعنی ئێماز بە بەرپرسیاتی نەکەین یعنی ئیلا بێ یاساکمان بۆ دەرچێک کۆتوبانمان کرێت و یعنی بە زۆری زۆرداری وەکو بابەتی کوتانەکەی کۆڤید 19 بۆ نمونە بە زۆر بمان کوتون اینجا و کاتە ئێمە یعنی پابەند دەبین یعنی زۆر خۆشە ئێمە زۆربەی لە گروپی ژینگە دۆسیە بە خۆشحاڵی زۆربەی کار ڕێنمایین یعنی بۆ ئێمە قەدریم ژینگەی نەزانی کاتێک یاساکیش بوونینی ئێمە خۆمان هەین
ئێمە خۆمانی باشە ئێمە کۆمەڵی یاسا بنەمای جوانمانێ دەسوەر قورآنەکانمانێ بۆ ڕێز لە یەکتری نەگرین باشە ئەم ژینگە پارێزە مرۆڤە باشە ئەگەر هیچ نییە باشە 4 مانگ هەر لایەن ئینسانەکەش وەرگین 4 مانگ بەبێ پارە هاتۆ جادەکە و کۆڵانەکە بەمە پاکاتەوە دەبای ئەمەش ئەوەنە گرنگی پێبین کە ئەمە لێرەیە جادۆبانمان پاکاتەوەوانێ قەدری بزانین باشە چۆن خۆمان بخێنە شوێنی ئەو ژینگە پارێزەیە لەو هەستەی تێ بگەین باشە کە تەمەنیان هەیە بەشێکی زۆریان بەتایبەتی یا گەنجێک کە دەرچووی زانکۆیە ئێستا تەعین نەبووە ئێمە بە ئاسانی خۆڵ و خاشاکە فڕێدەین چۆن لە هەستی ئەم ژینگە پارێزە تێ بگەین کە لە بەرچاوی خەڵکەوە دەبێت پاشماوەی مرۆڤەکان و دوکانەکان و بازار و ماڵەکان کۆ بکاتەوە بابەتێکی زۆر جوان وژان کار جەلاجان یعنی بابەتی سوۆشال میدیا و کەناڵەکانی ڕێگاندن ئەبێت دەورەی سەرەکی ببین لە بابەتانە ئێمە توانین نییە بردێکی ژینگەی دروستکەین بۆ نمونە هەریەکە و لە لای خۆیەوە بەشدار بێ وەشیاری ژینگەی بڵاوکەینەوەی وەشیاری ژینگەی تەنیا بە گروپی ژینگە دۆستی یا کۆناڵەکان ڕاگەاندنەوە پێک نایە ئەبێم خەڵکە وڵات تێبگەێنی کە بەڕاستی ژینگە پارێز ئەرکێر تەنیا پاکردوی شقام نییە ئەگەر ئێمە دانیشە پاکیکەینەوە ئەوان پاکیکەنەوەوان ئێمە پیسیکەینەوەوانێ ئەکە یاساکیش بوونیر بێ کاتیشمان نەکرد بە هیچ من ئێستاش دووبارەیەکەوە داوا لە ئەنجومەنی پارێزگاری سلێمانیەکە بەڕاست پارێزگاری سلێمانی بەتەنگ ئەم بابەتەوە وەرن یعنی ناکرێ ژینگە دۆست یەکیان ژینگە پارێزێکی بەڕێز ئەمە کاری بێ هەرچەند ئەمە کاری ئەمیش نییە ینی ڕۆژتارە گستێکی بەدەستەوە بێ خەر ئەم ناوە پاکاتوانێ دەردەوا پیسیکەنەوەن ئەمە شایسە دارەکانی ژوازێ بێن ئەوگو پێمتن بۆە بەڕاستیم دانیشتنە لەسەر زیادکردنی موچەی کارمەدی ژینگە پارێز و ژینگە دۆستەکان بکرا نەک لەسەرەوەی باشە بۆ 5 مانگە بێ موچەیان وەرنەبێ کاکە خۆ بە هەوا ناڕن بەڕێوە ئەمانە ژیانە نێ بە 300 زاریش ژیان نەڕا بەڕێ بەڕاستی ژیان سەختە ئەگەر یەکە و خاوەنی مەسیلاتی ژیانی خۆی بێ تێگا علی بەڕاستی 300,000 پارە نییە لە ئەسڵا جەسەرە ڕای ئەوەشنی ئەرچێکی قورسی هیراوە بەسەرە لەم ساری شقام تا ئەو سری شقام نییە پاکێکاتەوانی ئەگەر ساعتی ئاوەکەی نەبەستێ پێوەری ئاوەکەی نەبەستێ 50,000 غرامەیەکەن لایەکی معاشەکەی ئەبەن ڕەحمەتی کاک بەکرد من دەمەوێت هەمان پرسیار لە جەنابەت بکەم چکە تۆ زیاتر لە ناو ژینگە پارێزەکانی وانە من دەمێ بزانم ئەوانە کێن خەریکی پاکردنەوەی شارن ئێمە شەوە خەوین بەیانی لەسین و سەرشەقامەکان پاکن حاویەکەی بەردرگەمان بەتاڵ بووەتەوە من دەمێ بزانم ئەمانە کێن هیچ نەبێ با لێرەوە مەسەجێک بدەین بە لایەنە پەیوەندیدارەکان لەوەی بزانن کە ئەمانە چەند مرۆڤانێکن لەوەی کە وا دەکەن ئێمە بە تەروتەمیزی دەرکەوین شارەکەمان بە جوانی دەرکەوێت ئەوانەی کەوەسن بە پاکردنەوەی ئەم ژینگەیە و ئەم خۆڵ و خاشاکە کە هەڵەکردنەوە بە شەو بە ڕۆژ هەر ئەو مرۆڤانن کە ئێمە وەکو ئێمەمانانن تیامانەیە ئیسا ژینگە پارێزمانەیە تەلەبەی شەشی حدادەیە لە زانکۆ داوامەکە بە ڕۆژ لە ڕووینە شەوێت کارەکە شەو کارەکە ئێمە سێ وەجبە کارەکەی لەم ناوەندی شارەیە وەجبەیەکمان لە شەشی بەهی دەستەکەین بەکارکردن بۆ 12 نیوەڕۆ لە 12 نیوەڕۆ وەجبەیەکمان دەست پێکاتەوە بۆ 4 ئێوارە لە 6 ئێوارەوە دەست پێکاتەوە بۆ 11 شەو 12 شەو خۆتان ئیسارە بەرچاوانەوە کارمەندەکانەمەی شەکە یعنی بە هەموو شێوێک ئەوانی هەر مرۆڤن هەر کوڕی ئەم وڵاتەن هەست کەسوکاری خۆمانن دەرچووی زانکۆیان تایە دەرچووی زانکۆشیان تایە لە ئامادەیەکانیان تایە لە مەحەدەکانیان تایە تایەتی تەخەروجی کردووە بە تەمەن لە ڕووی ئەوەی کە تەمەنیان نەبێت تیامانەیە زۆر بە تەمەنە یعنی کە ئینسان ئەیبینێ ئەسڵەن من شخصی خۆم کە بەرپرسیم شەرمی لێکەم پێی بڵێم بچوە ئەو عەلاقەی هەڵگرە بە مام و باوکی خۆم حسابیەکەم ئەم لە تەمەنی هەیە لە ناوچاری هاتووە وەکو بەڕێز فەرموویت بۆ 350,000 دینار ئەوەکە ئایا گەر بە 4 مانگ و 2 مانگ و 3 مانگ موچەکەشی نەیدەیتێ ئەی چی بکە شتێک دەستپان کاتەوە واتە حکومەت موچەی ئەمانەی بڕیوە بەڵێ حکومەت موچەی ئەمانەی بڕیوە حتمەن ئەی چی بکە ئەم کار بەسەسمانە کاتۆ بەم ئیشەش ڕازیە ئەی چی بکە ئەی ماڵەکان پاکرێتەوانێ ئێمە سێوەز بەس دەرەکەین دە 4 بەیانیەوە سیارەکانمان دەرەچن بۆ ئەو شوێنەی کە لەسەر شاری خۆمانە پاکەکرێتەوە وەجبەی ناو شارمان 6 بەیانی هێت تا 4 ئێوارە ئەمنی 6 ئێوارە 2 ساعتی ساعت دەکەنەوە دەرەچنەوانێ بۆ 12 شەو 11 شەو ئەم شارە پاکرێتەوانێ وەکو بەڕێز فەرمی ئەوە کابراەکە لەفە ئەفرۆشێت تەنها بۆی هەیە یەک دوکانی هەیە ئەوە بەرامبەرمانە و ئەبینن جەنابتان بزانە چەند کورسی و مێزی بڵاو کردەوە تا نیوەی جادەکەشی گرتووە کە کۆ ئەبێتەوە پارەکەی تەنها سەفەکای خەدە جیرفانێ و ئەڕوا کورسەکانی کۆکاتەوە بۆی نشکێ سپێنێ بەکاری بێنێتەوە هێتر هەمووی بەجێڕێ بۆ مژینکە پارێزە بە سزمانە بەیانیەوە جوان تەروتەمیز گستراوەوانێ بەیانی حەزەکەم جەنابتان ئەگەر بە عەزیەتی نەزانن لە ساعت 6 بەیانیە پێش 6 بەیانی وەرن یەک
تەسویری ئەم شقامە بکەن بزانە چ کاریسەیەەکە کابرا کەبا بەفرۆشیەوە دوو کۆڵەکەیەتی مقەڵەکەی قڵبکاتەوە ئەڕاتەوە ئەو لێ نۆکاوەکەی ئەڕێژێ ئەو لێ شێرمەکەی ئەڕێژەیە هەرێکی بە شێوەیەکەی بینن کابرا هەڕاجەکە چی بۆ فرۆشرا و علاگەکەی فڕێدا دەسەر جادە چەنە حیوانیان لە لەم شەقامەیە دابەشمان کرد حیوەکانی جان هەموو شکال هەموو لام برد لێ جێگەی منە جێەکەمە لێگرتووە وەکو شەقامەکەی کڕی بێ ئایا ئەمە کەس دەم شارەی ئێمە ئەمە هەیە بۆ چارەسەر ناکرێت باشە ئێوە پابند نەبوون بە پێدانی باج و ڕسوماتەوە لەوەی کە شایستە داراییەکانتان پێنادەن یاخۆچی ناخۆربانجار ئێمە ئەگەر مایکەکە نزیک بخیتەوە زۆر باشەم و پەیمەنداری ئاگادارە ئێمە کە موزەی شارستانی ماگانە کە بۆمان نەکەن بە کاش بە نەقد پارەی زەمان ئەدەین بیکاروباری کۆمەڵەتی کرێکارەکانمان زەری بەش ئەدەین ئەمە هەر بە نەقد نەک بە چەکی مسەدەق چەکی مسەدەقیشمان لێوە ناگرێت اینجا ئیزافەتەن کێشەیەکی زۆر گەورەترمان لێکە سەسەری کردە سەر شایستە داراییەکانمان بە موچەی کرێکارەکانمان هەم لە بانقیشە سەی چلی ئینەکەمان لێگرێتەوە تەمینات معنایەوە کۆمپانیا چی بۆ مایەوە ئایا بەشی چی بکە ئەو پارەی کە وەریەگرێت مانگانە بەشی چی بکە سەدی چلی لێ تەمینات لێگر بگرێتەوە لێشۆ زەریبە و بەشی کاروباری کۆمەڵایەتی کرێکارانیشی لێبە ئەی چی باوە موچە چی باوە مەساڕیر ئەم هەموو ئالیات و مەساڵی کۆمپانیا بە چێ بەڕێ لەبەرەوە ئەم ئیشەوان نابێت ئەبێ بەرپرسان بە زووترین کات بێنە سەر خەت بۆ شاری سلێمانی شاری سلێمانی یەکەی لەو شارە جوان و ڕێک و پێک و پاکانە لە کاتی ڕێژەمی باسی گۆڕ بە گۆڕیشە کاتی خۆی سلێمانی پاکترین پارێزگا بۆ لە عێراقا جوانترین پارێزگا بۆ لە عێراقا ئیسەش ئەوەتا ببوون بە قسەی گەشتیارەکان کێنەڵێ هیچ شوێنێک لە کوردستانیشە بە قەسلێمانی خۆش و پاکریە زۆر باشە دێمە وڵات کاگاگرین میوانەکەم کاسترۆ شتێکی جوانی ورژان وتی ئەم ژینگە پارێزانە لە وەزارەتی تەندروستی هیچیان کەمتر نییە لە ڕووی پاراستنی مرۆڤ و لە ڕووی پاراستن و پاکخێن ڕاگرتنەوە من دەمەوێت کۆمنتی ئێوە وەکو ژینگە پارێزێک بزانم کاکراگەن وڵای ڕاستی وەکو پێم وتم ژینگە پارێزیش هەرۆکو ئێم بێ هیچ فەرقێکی نییە یعنی ئەگەر میلاکی ئەگەر بە میلاک بێ هەر فەرمان بەرە ئەگەر بەوەی مرۆڤ بێ بەڕاستی مرۆڤ لە ڕووی بە سوودیشەوە تەنانەت لە ڕووی لە سوودیشەوە ینی بەڕاستی بە حساوی مرۆڤی بەوەکەین یعنی من هەم کاتێ هێن بە چای خۆم ئەگەر من لە جیاتی ژینگە پارێزەکان بوومە بەڕاستی پێم خۆش بوو بۆ جۆرە بژیم بۆ جۆرە ئاشەقان پاکەمانێ هەرچەند من ماوەکیش نییە ژینگە پارێزم یعنی ئەیبیتیان نییە بۆم معاناتم چەشتووە یعنی من خۆم خەمە من کاتێ بەر قاپی ژینگە پارێز ئەگەر من بوومە ڕۆژانەم ئیشم کردا چیم کردا بوو ینی ژینگە پارێز سەرەوەی ینی تۆ بینیتە بەر شەقامەکە لەم سەر تا سەر پێ ماڵیت و شەقامەکەی وە پیسکەیتەوە بەڕاستی ئەمە ینی ناکری بەم جۆرە بەڕۆ یعنی من ئێستا ئەمڕۆ ئێستا ئێمە لە مای دوان کە قساکەین بۆ منە ئەگەر خەمێ نەخورێ ئەم ڕەگی گولێ وەکو عینبەنداوی لەبوو نەکەم قسەی باسەکەم بەردەوامە بێ یعنی ژینگە پارێز ئەرکیەکی قورسی هەیە بەڕاستی یعنی ئەرکێکی زیاد لە حەق باشە ئەرکی ژینگە پارێزەکان وەکو چالاکانی باری ژینگە چیە لە وەرگرتنەوەی ماف لە دروستکردنی فشار بۆم کارمەندانی ژینگە پارێز وڵی قوربانجانەوەکو تایبەتمەندی اختصاصی من یعنی قسە لەسەر بابەتەکەم خۆزگەنە کەسێکی بەڕێز کە اختصاصی و بابەتانەیە قسەی لەسەر بابەتە کردەیە بەڵام من وەکو مرۆڤ لێ ئەڕوانم باشە ژینگە پارێز ئەبێ وەکو مرۆڤ سێری کرێ یعنی ئێمە بە کەسی خۆمان بزانین بە دۆستی خۆمان بزانین ئەوە بزانین کە 5 مانگ معاشی وەرنەگرێتەوە کاتێکات و ئیشەکەش بۆ ئێمە ئەکات ڕێزی لەگەری هەر ئەوەنە زۆر باشە کاگاگرین کاک بکرد من دەمێت دوایین قسە لە جەنابەت وەرگرم ئەگەر تاکەی ئەم شایستە داراییانتان بۆ سەرف نەکەن ئێوەی تر ڕەنگە توانای ئەوەتان نەبێت کە کرێکارەکانتان ڕازیکەن و شار خاوێنکەنەوە ئەمە بۆ معلوماتی بەڕێزسان و هەموو لایەک ئێمە هەفتەی پێش و کارمەندەکانمان ئاگاداریان کردنەوە وتیان ئیسا ئەگەر ئەم مانگە موچەمان لە کاتی خۆتان نەدەنێ ئیتر توانای کارمانەوە لە بەرەوەی مەسئول ڕاکەین بەلای چکە کاریی کاکەین هەرە نییە کابرا مەسەڵەن کرێچیە قەرزارە ماڵ و مناڵی هەیە چەندی مانگە بێ مەعاشەکەیان بنێ ئێمە وەکو کۆمپانیای شکار بەڕێز خاوەنی کۆمپانیا کە ناویشی بەرە محتیادی کاک شۆڕشی بەڕێزە بە توانای خۆی و بە قەرزکردنی بێ بەشت فرۆشتی ماڵی مڵکی خۆی بێ فرۆشێتی پارەی ئەم دووسێ مانگەی داوە باشە ئیسا ئەم مانگەوە ئەمڕۆز بەیانی چواردەی مانگە تا ئیسا موچەی مانگی یەکمان نەداوە بەسەڵاحەت ئەوە مانگی دووشیەتە سەر
لەوانی ئەو پەرەکەی و پەرەکەی کارمەندەکانی ئێمە زۆر زۆر تەحملکردنەوەی هەفتەیەکی کە تحمل بکەن ئەم کارش بەم شێوێ ناڕوە حتمما ئەو لە کارەوەسێ کە لە کاروەسا ئێمەش لە کاروەساوین ڕەنگە بەهێزترین فشاریش کۆمپانیاکەیەوە بێت چکە ناوەندی شاری لەستەرە بەڵێ ئێمە لەبەر چی نایوەسێنین سا کۆمپانەکانێکی کە وەسانیان تقریبان ئەو شارە و تەسیرەی نەبوو زۆر زۆر لەوەی لە کۆڵانەکان بوو بەڵام ئێرە ئەگەر ئێمە بیوەسێنین بڕوات بێ ینی هەموو خەڵکەکەیەتە سەرخەت هەتا گەشتیارەکانی ژێنە سەرخەت ئێمە ڕۆژی وایە گەشتیارە بەڕێزەکان کێن ئەلێرەکە جادەکە کارگوزارەکان جادەکە ئەشۆرن جنگە پارێزەکان خۆیان ئەڵێن ماشەڵڵا ئەم شارە کە جوانە ئەڵێ لە بەخاشە شیوامان نەبینەوە ئێمە هەموو ڕۆژی ئەم شەقام بپشۆرێ گەشتیاری وایە بە 2 هەفتە لێرە بێنێتەوە هەموو ڕۆژێ لێرەیە باشە پەیامتان بۆ با بڵێن لایەنی بە تایبەتی سیاسی لێرە یەکێتی نیشتیمانی کە بەڕێز پاڤڵ تاڵەبانی لەگەڵتانە دانیشێ پەیامتان بۆ حکوومەت بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی دارایی و شارەوانی چییە لەبەری با نەکەون ئەوەی کە ناچار بن کرێکارەکان واز لە کارکردن بێنن من پێشەکی وەکو خۆم کە دانیشتوی شاری سلێمانیم و کوردێکی ناو کوردستانم بەڵام خەڵکی شاری سلێمانیم بیسا بەرپرسیاتێکم لەسەر لە ناوەندی شارە بۆ پاکوخاوێنی ناو شارەکەی خۆم لەم منبەرەی جەنابتانەوە داوای لە بەڕێز بە تاڵەبانی یەکەم بە سوودترین کات بێتە سەرخەت ئەگەر کارێکی کردووە لە شایستەدارەیەکانی ناو حیزبیش دەریکا بۆمان پارەی کۆمپانیای پاکەرەوەکان سەرف بکە ئەگەر بە شێوەیەکی کاتیشمان ناتێ و دوایی کە وەرگیرا لێمان وەرگنەوەوانێ بۆی کارەکان نەوەزیا و شارە تووشێم کاری سێ نەبێ ڕژای لێکم لێرە لەم منبەرەی جەنابتانەوە ڕژای لێکەم هەتا زۆ بێنە سەرخەت جەنابی پارێزگار سەرۆکی شارەوانی سلێمانی ئەنی ئەرکی ئەمە ئەرکی سەرۆکی شارەوانی سلێمانیە هەستێ بچێ لە وەزارەتە لە هەولێرە بڕوات بگەڕێ بە دۆ ئەم کارانەیە بۆ کارەکانی سلێمانی دواکەوێ ئێمە کۆمپانیایە کە کۆمپانیای پاکەرەوەکان سلێمانی و هەولێر و دووەک بە یەکتان دەرهەمی وەری گرتووە باشە پێت وایە بۆچی دوایەکە سزای سلێمانی ئەدەن وەڵاهی ئەویان من وەکو ڕێیەکی شخصی خۆمەوە بۆیشم بڵێ بۆ لە هەولێر ئەوان پارەی خۆیان وەرروو بۆ ئێمە وەری ناگرین سەبەب چییە بۆ یعنی معقولە کتابێک شایستەدارەیەکی کۆمپانیایەکی سلێمانی لە یەکەوە کە ئێمە وەرمان گوژێتەوە ئەم تەندەرە تا ئیسا نەهاتۆتەوە سەرای ئەوە کە خەتێکی زۆری شارێکە دین کە پارەی تەندەرەکانیش نیوانی و کەمی کردەوە کارەکانی لەسەرمان زیای کردەوە هەموو ئاشکرایە ئەم شارەی ئێمە و هەموو شارەکانی کەش ڕۆژ بەڕۆژ بەرەو زیا ئەڕوا بەرەو کەم ناڕوە لە زیادی شایستەدارەکان زیاد کە بەلعکس لە شاری سلێمانیە کەمی کردەوە پێیان نەکێشا زیاتر ئەرکەکان قورسە بێ زۆر باش لە ئەخیریشە چێ زەریبەکەیەدا خەڵکی ئەم شارە ئەم ژینکە جوانە ئەم شارە جوانە بۆ وای لێهات بۆ ئێمە هەست بە خۆمانکەین کە بێخاوەنین ئیسا حالیان من خۆم بە بێخاوە نەزانم لەم شارە بەیانیان کە هێم گریانم بۆ حاڵی خۆم و کارمەندەکانم هەیە لەبەرەوەی حەچەنەکەی فریان ناکەوی یەکێک معقولە لە شاری جیکەوە بێت ئێرە دەستکا بۆ خۆی مەطعمی داناوە عەرەبانەی داناوە سفرەی داناوە ئەفرۆشێ و ئەڕوا ئەت خۆڵ و خاشاکەی بێ من کۆیکەمەوە ئەم کارمەندانە کۆیکەنەوە کە لە پشمەوە ساون ئەمانەی ئەمە ڕۆوە سێ وەجبەیانە چواری باری دەرەچن ئەمە وەجبەیەک یەنەوە 11 نیۆڕۆ نانەخۆن یەکی نیۆڕۆ 2 نیۆڕۆ دەرەچنەوە چواری ئێوارە ڕۆنەوە ئێوارە نانەخۆن هەم شەشی حوتی ئێوارە دەرەچنەوە بۆ 12 شەو ئی باشە ئەمە ئەگەر موچەکەشی پێ نەدەی ئەگەر حەقی خۆشی نەدەیتێ ئەگەر ڕێزیشی لێ نەگیرێ ئەی باشە بۆ زۆر باشە کاک بکرد من سپاس دەکەم تاخیرمان کردنیەوە هەمووتان ماندوون بەڵام ئێمەژەوەن دێتر ماندوومانکردن زۆر سپاستانەکەین کاگاگری من زۆر سپاس دەکەم لەوەی کە میوانمان بوون زۆر سپاس دەستان خۆش بێت بەڵازدان و خۆشەویستان بەم شێوازە هاتینە کۆتایی دیداری شەقامی ئەم جارەمان تا هەفتەی داهاتوو پێتان شاد دەبینەوە سپاس بۆ بینەریتان ماڵتانەوە دەستان خۆش بکای زۆر سپاس کاگاگری